من وەکو سەرۆکی لیژنەی رۆشنبیری کۆمەڵگەی مەدەنی وەرچوونان لەپەرلەمانی کوردستان بەهاوبەش لەگەڵ ڕێکخراوی فیوچەرەوە ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت لە سلێمانی کۆبنەوەیەکی فراوانمان لەگەڵ ڕێکخراوەکانی بەشێکی زۆر لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە سلێمانی ئەنجامدا لەسەر قسەکردن لەسەر کێشە و گرفتەکانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی. ئێمە وەکو لیژنەی معنی تایبەت بەم کەیسە پێویستەکە بتوانین ئەو هەموو کێشە و گرفت و پێشەلکاری یاسایانەی کە بەرامبەر بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەکرێت ئەمە بتوان لە ڕێگەی راپۆرتێکەوە ئاراسی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانی بکەین. ئێمە وەکو لیژنە پێش ئەوەی راپۆرتەکە بنووسین پێمان باش بوو هەم لە هەولێر هەم لە سلێمانی کۆبنەوەی فراوان لەگەڵ ڕێکخراوەکان بکەین. ێشە کۆبنەوەکەی هەولێرمان ئەنجام نەداوە، سەرەتا لە سلێمانیەوە دەستمان پێ کردووە کە لەگەڵ ڕێکخراوەکانە دانیشین راپۆرتێک ئامادە ئەەکەین، پێکەوە هاوکار دەبین، ئەوان هاوکاری ئێمە دەبن بۆ ئەوەی بتوانین لە ڕێگەی خۆیانەوە کێشە و گرفتەکانمان پێ بگات بۆ ئێمە بەرزیکەینەوە. لە تەوەرێکی راپۆرتەکەمانە باس لە کێشە و گرفتەکان دەکەین، هەروەها باس لە ئەو پێشێلکاری یاسایانە دەکەین کە دەکرێتە سەر قانونی ژمارەیەکی ساڵی 2011